ئەمە بەنداوی سماقوڵیە لە دوای بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو گرفتێکی زۆری بۆ هاتووچۆی نێوان پارێزگای سلێمانی و هەولێر دروست کردووە. شۆفێران دەڵێن بەهۆی زۆربوونی ئاوی ئەو بەنداوە ئاستەنگی هاتووچۆ دروست بووە لەم ڕێگایە. زیانێکی زۆریشی بە بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانە گەیاندووە کە لەم ڕێگەیەوە هاتووچۆ دەکەن. زۆر سەختە پەڕینەوەیان ئەوەی کە سارێکە بێرەدادێ فلنجە شتەکانی سوور بۆتەوە لەو ئاوەیدا هەموو فلنجەی خوارد دەبێت زۆربەی سارەکان ئەکسلیان دەنجیرەکەوێتێ ئاوی دەستێنێ یان جێڕیان تاقموارەکانیان ئەوە هەمووی زەرر زیانی بۆ ساقەیە. لەبەر ئەوەی ئەو ڕێگاگەی سەرێکیە ڕێگاکە دەبێتەوە هۆکاری بەستنەوەی هەردوو پارێزگای سلێمانی هەولێر بێکەوە لە کاتی بارانبارین و وەرزی سساندا بە تایبەتی ئەو ڕێگایە چەند ئاستەمکێکی بۆ دروست دەبێت ئەوە دەبێتە هۆی ناڕەزایی شوفێران و تێکچوونی بارودۆخی ئۆتۆمبیلەکانیان وەکو ئەکسل و تاقموار و فلنجەکانیان تێک دەچێت تێگەشتی بەڕاستی هیوادان حکومەتی هەرێمی کوردستان ئاو ڕێک لەو ڕێگا بداتەوە چارەسەرێکی بووکات تێگەشتی بۆ یەکچکۆن ئەو ڕێگای سەرەکیە هەموو کەس ئیشی بۆ ڕێگا دەبێت هیوادان ئیشێکی باش بکرێت بۆ ڕێگایە. قایمقامی قەزای کۆیە دەڵێت بەهۆی دروستبوونی ئەو کێشەوە ئاستەنگانەی بۆ هاتووچۆی ڕێگای سماقوڵی دروست بووە لە ماوەیەکی نزیکدا دەست بە دروستکردنی پردێک دەکرێت لەم بەنداوە کە 1 ملیار و 300 ملیۆن دیناری بۆ دابین کراوە. لە بەدوادا چوونی بەرداوامان بۆ مەسەرەی ئەو ڕێگە کە بەڕاستی پردەکە کێشە و ئاستەنگێکی زۆری دروست کرد بۆ هاوڵاتیان و ئەو ئاوەش کە هەیە لە سماقوڵی بەڕاستی زۆر لە شۆفێران و سارەکانێک کە لەو ئاو دەدەن تووشی زەرر زیان بوونە. ئێمە گەیشتینە ئەوەی کە کۆمپانیاکە دەست بە کارێکی خۆی بکاتەوە ملیارێک و 300 ملیۆن تەحویل کرا بۆ سەر ڕقەمی حسابی کۆمپانیاکە بۆی دەست بە دروستکردنی پردەکە بکاتەوە. ئینشاڵڵا ئومێد دەکەین لە مانگی سێوە دەست بە کارەکانی بکات احتیمالە 3-4 مانگێک بیوێ بۆی بتوانێت تاوەکو پردەکە تەواو بکات و ئەو کێشەیە چارەسەر بێت. بەنداوی سماقوڵی ڕێگاکانی هەریەک لە پارێزگای سلێمانی و هەولێر و ئیدارەی ڕاپەڕین بەیەکەوە دەبەستێتەوە و ڕۆژانە زۆرترین ئۆتۆمبیل لەم ڕێگەیەوە هاتووچۆ دەکەن. بەڵام لە دوای ڕێژە زۆرەی بارانبارینی ماوەی ڕابردوو ئاوی بەنداوەکە هاتوتە سەر ڕێگاکە ئەمەش بووەتە هۆی زیانێکی زۆر بۆ ئۆتۆمبیلانەی لەو ڕێگەیەوە هاتووچۆ دەکەن و هاتووچۆشی لەم ڕێگەیەوە کەم کردوتەوە. توانە عومەر، کوردسات نیوز، بەنداوی سماقوڵی.